بەناوی خوای گەورە و میهرەبان دەمەوێت چەند ڕێنماییەک پێشکەش بە ئافرەتانی دووگەم بکەم لە سەرەتای دووگانیەکانیان کە بۆ پاراستنی تەندروستی خۆیان و کۆرپەلەکانیان. ئەوانیش بریتین لە وەرگرتنی حەبی فۆلیک ئەسید لە سەرەتای دووگانیەکان بۆ ماوەی 3 مانگ کەوا دەکات کۆرپەلەکانیان بپارێزێت لە نەخۆشیەکانی مێشک و دوڕکە پەتک. خۆراکی تەندروست کە پڕ بێت لە پرۆتین و ئاسن و کالیسیۆم کە وەکو لە گۆشت و ماسی و هێلکەدا هەیە کە پێویستە بە شێوەیەکی باش کوڵا بێت. کەمکردنەوەی ڕێژەی کافاین لە چاو قاوە، هەروەها پێویستە خواردنەوەی بڕێکی باش لە ئاو کەوا دەکات دەستەیان بپارێزێت لە وشکبوونەوە. هەروەها پێویستە ئافرەتی دووگیان پشوویەکی زیاتر وەربگرێت چونکە لە سەرەتای دووگیاندا هەست دەکەن زیاتر ماندوو و خەواڵونە کە ئەمەش هەوا دەکات کە پێویستیان بێ بە خەوی زیاتر کە پێویستە لە نێوان حەفبوون و کاشمێردا بێت خەویان. هەروەها کردنی وەرزشی سووک وەکو پیاسەکردن کەوا دەکات سۆڕی خۆیان چالاک بکات و ئۆکسیجین زیاتر بۆ کۆرپەکانیان بچێت. هەروەها پێویستە بە کەمکردنەوەی دڵڕاوچێت چونکە دڵڕاوچێ زۆر وا دەکات کە لێدانی دڵی کۆرپەلە زیاد دەکات و کار دەکات سەر گەچەی مێشک. پێویستە ئافرەتی دووگیان بە دوور بێت لە وەرگرتنی دەرمان و گرتنی ئەشعە بەبێ ڕێنمایی پزیشک، هەروەها دوورکەوتنەوە لە جگەرەکێشان تەنانەت دووکەڵی جگەرەی دەوروبەریش و هەروەها پێویستە ئافرەت سەردانی پزیشک بکات لە سەرەتای دووگیانەکەی بۆ ئەنجامدانی سۆنار و کردنی پشکنی لە سەرەتاییەکانی خوێن بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.